کارمەندانی نێو بنکەی پیشەسازی لە مەڵبەندی جیهانی تەکنەلۆژیا لە بەرشەلۆنی ئیسپانیا لە پێشەنگای دوایین بەرهەمی تەکنەلۆژیای خۆیان دەڵێن تەکنەلۆژیای ئەو ئامێرانەی دەجوڵێن ژیانی ئێمەی گۆڕیوە و دەشڵێن هێشتا بەرهەمی زیاتری دیکەماون لە ئایندەدا بێنەگۆڕێ. ڕۆبۆتێک بە ناوی پیبۆ بەرهەم هێنراوە بۆ ئەوەی یاریدەی خانەوادەکان لە پێکەوە گەیاندنیان بدات و هەروەها بۆ دەربڕینی هەست و سۆزی خۆیان لەم سەردەمەی دیجیتالدا. ئەم فڵچە زیرەکەی دانیشتن کە بە ئاپێکی نێو تەلەفۆنەکەتەوە دەبەستێت پێت دەڵێت کە ئایا دانت بەباشی دەشۆیت یان نا. هاوکات کۆمپانیای زەبەلاحی تەلەفۆنی AT&T و جەنەرال ئەلێکتریک پێکەوە چرای ڕۆشنکەرەوەی زیرەکی سەرشەقامەکانیان بەرەمهێنا و کامێرا و سێنسەر و مایکرۆفۆنی تێدایە و بە تۆڕی مۆبایلی G4ەوە بەستراوە، بەڵام بەرهەمهێنەران خواستی گەورەتریان هەیە. بەهۆیەوە دەتوانێت چارەسەری کێشەی ڕاگررتنی ئۆتۆمبیل لە گەراژدا بە شێوەیەکی ژیرانە بکەیت و هەروەها شوێنی دیاریکردنی ڕوودانی تەقەکردن لە نێو شاردا و زانینی کەشوهەوا و ئاستی پیسبوونی ژینگەی شارەکە. واتە ئەمە دەبێتە ئامێرێکی هەواڵگری لە نێو ئەو شارەدا. بەشی زۆری تەوەرەی پێشەنگای تەکنەلۆژیای ئەم ساڵ سەبارەتە بە تۆڕی هەرە خێرایی 5G ئەوەی خێراترین توانای داونلۆدکردنی هەیە بەبێ هیچ دواکەوتنێک. کەواتە ئێمە باز لە گەاندن بە کاتێکی زۆر خێرا دەکەین. باشترین نمونە کە هەتا ئێستا گوێبیستی بوو بم ئەنجامدانی نەشتەرگەریەکە لە وڵاتێکدا کە تێیدا دەستێکی ڕۆبۆتی لە وڵاتێکی دیکەوە نەشتەرگەریەکە ئەنجام دەدات. تەکنەلۆژیای ئامێرە جوڵێنەرەکان وا گۆڕانکاری لە ئابووری وڵاتانی ئەفریقادا دەکەن. لە کینیا چەندان ئەپلیکیشن بۆ ئاژەڵداری هەن، هەروەها بۆ پەیوەندیکردن لەگەڵ خانمان ئەوانەی بۆشتنی جلی پیس بە ماشێنی جلشۆری گەڕۆک لە ئۆگەندا ئەو کارە دەکەن. پرۆگرامی ئێنیزا مۆبایلی سادە بەکاردێنێت بۆ ڕادەستگەیشتن بە ئاستێکی گەورەی فێرکاری. ئەوان توانای ڕادەستگەیشتنیان هەیە بە هەموو ئەو وانانەی پێویستیانە بۆ بەشداریکردنیان لە پرۆگرامەکەدا و هەفتەی 10 سنتی ئەمریکایی لەسەریان دەکەوێت. ئەم بڕەپارەیە بۆ تێچوونی هەموو ئەو وانانەیە کە دەخوێندرێن هەل لە خوێندکارانی تەمەن 8 ساڵانەوە هەتا خوێندن تەواو دەکەن. لە ڕاستیدا لە بەشی زۆربەی ئەفریقادا تەکنالۆژیای موبایل تەنها ڕێگایەکە کە بە نرخێکی هەرزان بتوانرێت بەهۆیەوە پەیوەندی بە ژمارەیەکی زۆر لە خەڵکانەوە بکرێت. راپۆرتێکی ڕاوێژکاری ئەم دوایی بەڕێوەبردننی کۆمپانیای مەکنزی پێشبینی دەکاتە تا ساڵی 2025 نیوەی دانیشتوانی خواروی بیابانی سەهارا لە ئەفریقا بە ملیۆنەها کەس دەبن لە ڕێی سمارتفۆنەوە دەستیان بە خزمەتگوزاری ئینتەرنێتدا بگات.